بنێرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاویمەتان لەبێت ئەم کات و هەموو کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گشتلایەکتان لەش ساغ و تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین لە بەرنامەی ئەمڕۆماندا باز لە ژنان و پێشەنگیەکانی ژنان دەکەین لە سنووری ئیدارەی پارێزگای سلێمانی بە هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و بە پارێزگای هەڵەبجەشەوە. بزانین ڕۆڵ و پێگەی ژنان بە شێوەیەکی گشتی لەم سنوورەدا چۆنە و تا چەند بەشداری کایەکانیان کردووە لە بەشداری کای سیاسی، بەشداری کای حیزبی و یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی داوە بە ژنان و تا چەند ڕۆڵ و پێگەی ژنانی بەرز نرخاندەوە بە پێچەوانەشەوە ئایا ژنان چ ڕۆڵێکیان هەبووە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا و تا چەند جێگا دەستیان دیار بووە. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین و باز لە ڕۆڵ و پێگەی ژنان دەکەین لە پۆست و لە باڵاکاندا لە بەشداریکردنیان لە ناوەندەکانی بڕیاردا بە شێوەیەکی گشتی لەسەر ڕۆڵ و پێگەی ژنان بە میوانداری مامۆستا ڕەوشان ڕەسوڵ کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. مامۆستا ڕەوشان بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. بەیانی ئێوەی بەڕێز و بینانی ئازیزی گەلی کوردستان باش هەم کاتێکتان هەر باش تەندروست بن. سپاسان دەکەم بۆ سازانی ئەم بەرنامەیە دەستخۆشتانی دەکەم خۆشحاڵم کە میوانی گەلی کوردستان دەبم. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا پێشەوەی کە بچینە سەر ڕۆڵ و پێگەی ژنان و بەشداریکردنیان لە کایەکاندا ئەمەوێت ئەوە بپرسم کە ئایا ئاستی هۆشیاری ژنان لەسەر ئاستی سنووری ئیدارەی پارێزگای سلێمانی بە هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و تەنانەت بە هەڵەبجەش و پارێزگای هەڵەبجە ئاستی هۆشیاری ژنان لە چه ئاستێکدایە؟ بەڵێ بێگومان ئاستی هۆشیاری تاک بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی باڵادایە و ئەگەر بە تایبەت بینە سەرباسی لە ئاستی هۆشیاری ژنان و کچان بە شێوەیەکی گشتی بێگومان سنووری پارێزگای سلێمانی پشکی شێری بەردەکەوێت و لە ناویشاندا ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان کە هەمیشە ژنان و خانمانمان ڕۆڵی پێشەنجیان هەبووە لە کایای حیزبی و حکومیدا کەوایە ژنان توانی ویانە ئەو ڕێڵە بۆ خۆیان بەرزتە بکەن و هەمیش لەیانی پەیوەندیدار لەو سنوورەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و هەروەها ئیدارەی گەرمیان کەوایە بە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەکی گشتی کە ینی ڕێگەی خۆشکار بوونە بۆی کە خانمانمان خاتونان و ژنان بێنە پێشەوە و ڕۆڵێکی کاریگەریان پێ بدرێ هەم لە حکوومەت و هەمیش لە حیزبدا. باشە کەواتە ڕۆڵی ژنان کاریگەر بووە لە سنوورە خۆشبەختانە کە بە بەراورد بە ناوچەکانی تر ئەم ڕۆڵە ینی جیاوازترە کاریگەرترە و ڕۆڵی هەستیار و ینی کاریگەریان پێدراوە. بەڵێ باشە کەواتە ئاستی هۆشیاری ژنان بەرامبەر توند و تیژەکان چۆنە یان بڵێ کاتێک کە توند و تیژەک بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت لەم سنوورەدا ئاستی هۆشیاری ژنان چۆنە؟ ئایا بەڕادەیەکە کە بڕۆن سکاڵا تۆمار بکەن بۆی کە ئەو ناحەقیانە یاخود ئەو توند و تیژیانی کە بەرامبەریان دەکرێت قوبوڵی نەکەن؟ بەڵێ سەرەتا ئەگەر باس لە تونتیژی دژی خانمان بە شێوەیەکی گشتی وەژنان بکەیت بێگومان ئەمە ینی شتێکی جیهانیە لەسەر ئاستی جیهاندا ئەمە بوونی هەیە ئەمە ڕۆژڵاتی ناوەڕاست ڕەنگە ڕێژەکەی زیاتر بێ بەڵام ئەگەر وەکو ناوچە باسیکەین و کورتی بکەینەوە لەسەر ناوچەی خۆمان بێگومان ئەمە ساڵانی ڕابردوش ینی بە بەراورد بە ناوچەکانی تر کەمترین ڕێژە لە تونتیژی دژی ژنان هەبوو لەو سنوورێک کە ئەمە ینی جێگەی خۆشکەرە و ئەمەش کۆمەڵی هۆکاری هەیە لە ناویاندا لەیانی پەیوەندیدار حکوومەت لەسەر ئاستی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و هەمیش لە حکوومەتدا وەک هەمومان دەزانین کە جەنابی کاقوبات جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشت و هاوکار و سەپۆرتی ژنان بووە و ڕێگر بووە لە هەر تونتیژیەک لە هەر نەنجیەک کە بەرامبەر بە خانمان و خاتونان بکرێ کەوایە ئەم ینی ڕێژەی کەمی تونتیژی دژی ژنان هۆکارەکەی بۆ ئەوەیە کە ئەگەر خوانە خواسە هەر ینی ڕووداوێک هەر نەنجیە بەرامبەر بە خانمان کرابێ ئەنی لە ماوەیەکی زۆر کووردا ئیجراعاتەکان کراوە
و بەپێی یاسا مامەڵان لەگەڵدا کراوە و بێگومانیش ڕێژەکە زۆر ینی کەمترە بەراورد بە ناوچەکانی تر ئەمەش نیشانەی ئاستی هۆشیاری تاک بە شێوەیەکی گشتی چونکە ئەگەر باس بە توندوتیژی دژی خانمان بکەین وەژنان بکەین دەبینین پەیوەست نییە تەنها بە خودی ژن و خودی خانمان خوانە بێگومان ئەمە پەیوەستە بە ئاستی هۆشیاری تاک و کۆمەڵگا خێزان خانەوادەکان اینجا لە ئاستی گشتی حکوومەت هەتا ینی سنوورەکە بەرفراوانتر دەبێت کەوایە لە شوێنێک ئەگەر ئاستی هۆشیاری بەرزتر بێت لە ناوچەکانی تر بێگومان ڕێژەی توندوتیژی کەمتر دەبێت و ئاستی ینی ئاستی مامەڵەکردنی لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ئەو بارودۆخە نەخوازراوەی کە بەرامبەر بە خاتونان دەکرێت بێگومان ڕێژەی کەمتر دەبێتەوە کەوایە ئەم ڕێژەیە کە بەراورد بکەین بەناوچەکانی تر کەمترە هۆکارەکەی ئەوەیە کە ئیجااتەکان تونترن و ڕێگریش کرا و ئاستی هۆشیاریش لە ئاستیی باڵادایە کە ینی برایانمان هاوکار و سەپۆرتن بۆ ژنان کە لە کای عیزبیە هەم لە حکوومەتدا ڕۆڵی کاریان پێدرا و پێشیان بدرێت. لەسەر ئاستی سنووری ئیداری پارێزگای سلێمانی بەگشتی باسمان لە توندوتیژەکان کە بەڵام ئەگەر مامۆستا ڕۆشن بچووکی کەینەوە لە سنووری ئیداری ڕاپەڕینە بۆ پێی کە بەڕێستان دانیشتووی ئەوێن و خەڵکیەوێن لەو ناوچەیە یاخو لەو شوێنەدا توندوتیژەکان بەرامبەر بە ژنان چۆنە؟ بەڵێ وەک باسم کرد کە توندتیژیەکان ینی وەگوتم توندتیژ دژی خانمان شتێکی جیهانیە ینی پێیوەست نییە بە ناوچەیەک بە شوێنێکی دیاریکراو ئەمە وابەستەیە بە ئاستی هۆشیاری تاک بەبەستم ڕێژەکەیەتی کە دەڵێن ئاسکەمە لەو سنوورە. بەڵێ بەڵێ بێگومان ڕێژەکە کەمترە بە بەراورد بەناوچەکانی تر وەگوتم بوونی هەر دەبێ بەڵام ئەمە بەپێی ینی پێشکەوتن و بەپێی ئاستی بەرزبوونی ئاستی هۆشیاری تاک ئەم ڕێژەیە جیاوازی دروست دەکا و بێگومان ساڵ بە ساڵ دەبێت ئەم ڕێژەیە کەمتر بکرێت چونکە ینی نیشانی باوەڕبوونی ینی برایانمان بە خاتمان لە کای سیاسی حکوومەتدا زیاتر دەبێت و ئاستی هۆشیاری تاک زیاتر دەبێت بێگومان بەپێی ساڵ ئەم ڕێژەیە دەبێت کەمتر بێت و بێگومان ناوچەی سنووری خۆمان ئیداری ڕاپەڕین بە بەراورد بە ناوچەکان تر بێگومان ڕێژەکە کەمترە و بەڕادەیە کە چەند ساڵانی ڕابردوو ڕێژەکە زۆر ینی کەم بووە ئەمەش دیارە وەگوتم ینی هۆکارەکان زۆرن. بەڵێ بە پێی و ئامارانە بێت کە بەڕێبەراتەکانی توندوتیژی دژی ژنان ساڵانە دەیخەنە ڕوو ئامارەکان وا پیشانی دەدات کە ساڵ بە ساڵ ئامارەکان ڕوو لە زیادبوونە توندوتیژەکان ڕوو لە زیادبوونە کەواتە ئێمە لەم نێوەندەیە دەتوانین بڵین کە ئایا بە فعلی توندوتیژیەکان زیادی نەکردو ڕوو لە زیادبوون نەبوو بەڵام ئەوە کە وای کردووە ئامارەکان ڕوو لە زیادبوون بێ ئاستی هۆشیاری خانمانن کە توندوتیژەکان قبول ناکەن دەچنە بەڕێبەراتیەکان و سکاڵات تۆمار دەکەن و دەبێتە کەسێک و دەچێتە نێو ئامارەکان و ئامارەکانی پێزیاد دەبێت دروستە؟ بەڵێ بێگومانەوە گوتم ینی ئەم ڕێژەیە ڕەنگە بە شێوەیەکی گشتی بڵێ لە زیادبوون بۆ بەڵام ئەگەر بە ناوچە حسابی بکەیت جیاوازترە ئەم ڕێژەیە ناوچە بۆ ناوچە ینی ئەم ئاماران دەگۆڕێت ساڵانە دەگۆڕێن ناوچە بۆ ناوچەیەکتر جیاوازە کەوایە ئەمە نیشانەی ئاستی هۆشیاری گشتەکە پیشان ئەدا کە ئایا تا چەند باوریان بەکایی ئافرەتێ لە حکومڕانی و لە سیاسەتدا لە کاری ڕێکخراوەیدا جەماوەیدا لەم لە فەرمانگە حکومیەکاندا بێگومان وەگوتم ئەم ناوچەیە خۆشبەختانە هاوکار و پشتیوانی خانمان و وەژنان بووە بە شێوەیەکی گشتی کەوایە ناوچەی ئێمە پشکی شێری بەرکەوتووە لە ڕۆڵپێدانی خانمان لە ئاستێکی باڵادا هەم لە فەرمانگە حکومیەکان لە زانکۆدا و لە ناوچەکانی تر لە فەرمانگەکاندا لە هەموو ئەو شوێنە فەرمانگە حکومی و هەم لە ئاستی حیزبیشدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بواری داوە بە خاتونان بە خانمان کە بە ژنان بتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن وەک شان بەشانی برایانمان لە کای حیزبی و حکومیدا و ئەمەش دەرخەری ئەوەیە کە هەم لە حکوومەت هەم لە حیزبدا پلەی باڵا بە ژنان دراوە کەوایە نیشانەی باوەڕبوونی یەکێتی بە توانا و کارامەی ژنان دەردەخات لەو بارەیەوە. بەڵێ باشە مامۆستا ڕۆشن کەواتە سەرچاوەی تێڕوانینی کۆمەڵگە بۆ ژنان بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا تۆڕە کۆمەڵایەتەکان ڕاگەیاندنەکان دەتوانین بڵین هۆکارێکن لەو هۆکارانی کەوا بکەن بە نێرێنی لە ژنان بیر بکەنەوە؟ بەڵێ هۆکارەکان زۆرن ینی تەنیا میدیا و ڕاگەیاندن و
بەکارێ سوۆسیال میدیا نییە بە شێوەیەکی گشتی هۆکارەکان زۆرن بۆی کە بڵێ ئاستی هۆش بەڵێ مامەڵەکردن لەگەڵ خانمان چۆنە وە گوتم ئاستی هۆشیاری تا کە ئەمە ینی لە خاڵە هەرە جەوەریەکانە دواتر ئاستی خانمان خۆیان دەتوانن تاوەکو یەکەم پێش ئەوەی کە باز لە لایەنەکانی تر بکە یەکەم شت خانمان خۆیان دەوێت پەروەردە بکەن بەردەوام بن لە برە پێدان بە لایانی زیانستی و ئەکادمی خۆیانەوە اینجا چونکە تاوەکو خانمان بەڵێ بێگومان خانمان ڕۆڵی سەرەکی دەبین لەوەیە چونکە تاوەکو خانمان وەژنان باوەڕ بوونی تاویان بە خۆیان لا دروست نەبێ ناتوانین لەیانی بەرامبەر یاخود لەسەر ئاستی کۆمەڵگەیە لەسەر ئاستی خێزانە ئەو بوارەیان پێ بدەن یەکەم شت خاڵ ئەوەیە خانمانمان وەژنانمان ینی کاتی زیاتر دەرخان بکەم بۆ پەروەردەکردنی خۆیان بۆ بەرە پێشبردننی ئاستی ئەکادمی معریفی زانستی خۆیان اینجا کۆمەڵگە دەتوانێت سەپۆرتیان بکە یەکەم شت ئەبێ خۆمان باوەڕمان بۆوابی اینجا لایەنەکانی تر وەکو خێزان خانەوادە کۆمەڵگا ناوچە و هەم لایانی حیزبی و حکومی ئەتوانی پاڵپشت و سەپۆرتمان بێ بەڵام یەکەم شت ئاستی هۆشیاری ژنان پێویستە لە ئاستێکی باڵاداوێ پێویستە بەشداوام بن لە بەشداریکردن لە کۆڕ و سیمینارەکان لە هەموو ئەو بابەتانی ئەو کۆڕ و دیبەتانی کە وابەستەیە بە ئاستی هۆشیاری تاک بە شێوەیەکی گشتی و لە ناویشیاندا ئاستی هۆشیاری ژنانمان لە ئاستێک تایبەتدا مامۆستا ڕۆشن لە دوای ئەوەی کە زانیمان ئاستی هۆشیاری ژنان بە شێوەیەکی گشتی لە سنووری داری پارێزگای سلێمانی ئاستی هۆشیارێکی بەرزیان هەیە کەواتە ئێستا مەوێت ئەوە بپرسم کە ئایا بەشداریکردنی ژنان لەکوێی بەشداریکردنە لە پۆستە باڵاکاندا لە ناوەندەکانی بڕیاردا بەڵێ دەستخۆش بێ بۆ ورژاندنی ئەم بابەتە بێگومان وە گوتم ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی وە ناویشانە لەبەرەوەی کە لەم سنوورەیە یەکێتی نیشتیمانی کوردستان باڵادەستە و وەک هەمومان دەزانین کە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبوونی کاریزمایەکی نێودەوڵەتی و جیهانی ئەوی کاریزمای سەرک مامزلال بوو ینی هەمیشە پاڵپشت و پشتیوانی سەرەکی ژنان و خانمان بە شێوەیەکی گشتی و ئەمەش ڕەنگی دابۆ هەم لە پێدانی ڕۆڵ و بەرپرسیارەتیەکان لە ئاستی حکوومەتدا هەم لە حیزبدا و دوای نەمانی سەرۆک مامزەلال بە هەمان شێوە بەڕێڕەوی کارکردنی سەرۆک مامزەل هەمان بیر و ئایدیاکانی دێژەپێدەری بوونە لە ناویشیاندا لە ئێستادا سەرۆک باوەڵ و بە هەمان شێ لەیانی حکوومەت تیژەوە هەبوونی کاقوبات کە پشتیوانێکی سەرەکی خانمان و ژنانە بۆیە ئەمە وای کردووە کە ئەم ڕنگدانەوە بە شێوەیەکی بەرزەی هەبێت لە حکوومەتدا و لە حیزبیشدا کەوایە ئەم گرنگی پێدانەی ژنان لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین هۆکارەکەی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پشتیوان و هاوکار و سەپۆرتێکی سەرەکی بووە بۆ ژنانمان بۆی بتوانن شارەزایی و کارامەیەکەی خۆیان لە هەم لە حکوومەتدا بەرزە بکەن هەمیش لە کایەکانی حیزبدا و ئەمەش بە ڕوونی بەرزە بووە هەم لە حکوومەت کە هەمومان دەزانین لە ئاستی باڵادا پۆستی بەرپرسیارەتی دراوە بە ژنان و هەمیش لە حیزبدا بەپێی ناوچە بەپێی بەرپرسیارەتەکان ژنانمان هاوشان لەگەڵ برایانیان دەگەێن و توانەکانی خۆیان بەرزە دەکەن ڕەنگە زۆر جار ترسێک هەبێت لە لای خانمان لە وەرگرتنی پۆستە باڵاکاندا هۆکاری ئەم ترسە بۆچی دەگەڕێتەوانێت کە هەڵبەت ناڵێن هەمووی بەڵام ڕەنگە حاڵەتە بێ یاخود هەندێکیان ترسێکیان هەبێت لە بەرامبەر وەرگرتنی پۆستە باڵاکاندا هۆکاری ئەم ترسە بۆچی دەگەڕێتەوەیان ئەو کێش و گیرروگرفتانە چین کە دێتە بەردەم ژنان لە کاتێکا کە پۆستێکی باڵایان هەیە بەڵێ خۆی وەرگرتنی ڕۆڵ و بەرپرسیارەتی و پۆست هەم لە حیزبدا هەم لە حکوومەتدا ئەمە نەک تەنێوا بەستەوی بە ژنان هەمیشە بۆ برایانیشمان ئەمشتە ڕاستە کە کاتێ پێش ئەوەی کە پۆستێک وەربگرێ بەرپرسیارەتێک وەرگێ ئەم ترسە هەر هەیە لەوەی کە ئایا بتوانێت ئەو ڕۆڵ و بەرپرسیارەتی کە پێیدراوە لە حکوومەت هەم لە حیزبدا ئایا بتوانین بەسەرکەوتووی بەرزەی بکە یاخودنا بەڵام ئەگەر بڵێ ڕێژەکە کەم و زیاد ڕەنگە لە خانمان ئەمیت بەپێی ئاستی کەسەکە دەگۆڕێت دەکەوێتە ئاستی هۆشیاری و توانای خانمان بەڵام ژنان ئەو ترسیان هەیە لە بەگشتی لە شڵاتی ناوەڕاست چونکە هێشتا یعنی خوێندنەوەی گشتی بۆ کارامەی و لێهاتوویەکانی ژنان هێشتا ینی پێویستی بە گەشەپێدانی زیاتر هەیە ئەم ترسە لەوەیە کە کاتێ ژنێک لە ڕۆڵێکدا بێت لە حکوومەت یاخود لە حیزب چاوی زیاتری لەسرە لەوەی کە بەراورد بکەیت کە بە برایەکمان لە
پۆستێکی حکومی بێ یاخود لە حیزبدا بەرپرسیارەتی پێدراوێ بێگومان ئەو چاوەیە کە چاوی کۆمەڵگە زیاترە بۆ ژنان چونکە وەگوتم لەبەرەوەی ینی هێشتا ڕۆڵەکان ینی بە شێوەیەکی گشتی ینی کەمترە بە بەراورد بەو ڕۆڵانەی کە دراوە بە برایان ئەو هۆکارەکە ئەوەیە کە چاوی کۆمەڵگەیە وای کردووە ئەو ترس و سترێس و قەلەقیە زیاتر بێت لە کاتێککە خانمێک پێشەوەی بچێت بۆ بەرپرسیارەتێک یان پێشەوەی داوای بەرپرسیارەتێک بکات لە حکوومەتی لە حیزبدا هۆکارەکە ئەوەیە وەگوتم ینی ئاستی هۆشیاری گشتی کۆمەلگا و خوێندنەوە و تێڕوانی کۆمەلگەیە کە وای کردووە ئەو سترێسە هەبێ بەڵام ئەگەر بڵێ سترێس هەبوو دەشبێ بەڵام وەگوتم ڕەنگە لە ژنان زیاتر بێ بەڵام ئەم سترێس و ینی ترسەش کەم بووتەوە ساڵ بە ساڵ چونکە وتم یعنی سەرتا ئاماژەم پێدا کە ڕۆڵ بەرپرسیارەتەکان لە ئێستاشدا بەردەوامە ینی ژنان دەتوانن زۆر بە ئازایانە بوێرانە و بەسەر کەوتویانە بەسەر بەرزانە ڕۆڵەکانی خۆیان بەدەستە بکەن هەم لە حکوومەتدا کەوایە ئەم ترسا ئەم سترێسا نەبووتە هۆی ئەوەی کە ژنانمان وابەستە ینی بۆستن و لە ماڵەوە دابنیشتن و ینی هەم لە کای فەرمانەکان حکوومەت هەمیش لە حیزبدا نەتوان چیتر داوای مافەڕەوەکان خۆیان بکەن. باشە مامۆستا ڕۆشن هەندێک جار هەندێک پۆست هەیە کە دەڵێن ئەم پۆستانە لەگەڵ سروشتی ژنانە یەک ناگرێتەوە بۆ پیکە سۆز و عاتیفەیان زۆرە بۆ نمونە لەو پۆستانە پۆستی وەزیری بەرگری کە دەڵێن گونجاونێ یاخو لەگەڵ سروشتی خانمانە یەک ناگرێتەوە پێتان وایە ئەمە تەنها بەهانەیەکە؟ بەڵێ خۆی هیچ پۆستێکی باڵا لە حکوومەت ینی یاخود لە حیزب لە ڕێکخراوەکان وابەستە نەکراوە بە ڕێگەزێکی دیاریکراوە ئەمانە گشتینە کەوایە هەم ژنان هەم پیاوانە وەربگرێت بەڵێ بێگومان وەگوتم ینی ئەگەر ینی ڕۆژ ئاوایەکان باز بکەیت دەبینین کە ژنان لە هەموو پێگا حیزبیەکاندا هەم لە حکوومەتیش هەم لە ئاستی باڵایە دەوڵەتە لە ئاستی ئەنیها جیهانە توانی ویانە هەموو ئەو پۆستانێکە بەڕێست ئاماژت پێدا وەریان گرت و وەتوانی وانە بەسەرکەوتوانەش ینی کارەکانی خۆیان ڕایی بکەن و هەمیش ئەگە بەراوردیشی بکەن ینی کاتێککە سەرۆک وڵاتی سەرۆکی پەرلەمانە ینی هەموو ئەو پۆستە باڵایانی کە لە ئاستی ڕێکخراوی هەمیش لە ئاستی دەوڵەتدا هەیە دراوە بە ژنان و ژنان توانیوانە بەسەرکەوتوانە بە دڵسۆزانە و بە زۆر بە سربەرزانە ئەو پۆستە باڵایانە وابەستە بکەن و هەمی سەرکەوتوو بوون لە پێدانی ئەو ڕۆڵ بەرپرسیارەتە کەواتە وەگوتم ئەوەی کە بەڕێز ئاماژت پێدا تەنها ینی ڕەنگە ئاستی تێڕوانی تاک و ناوچەوی بۆ ئەو خوێندنەوەی کە بڵێ ئەم پۆستە دیاریکراوە بۆ ڕێگەزێکی دیاریکراوە دەناخۆ لە ئاستی گشتیدا هیچ پۆستێکی باڵا وابەستە نییە بە ڕێگەزێکی دیاریکراوە ئەمە گشتیە هەم ژنان هەمیش پیاوان دەتوانن هەموو پۆستە باڵاکان وابەستە بکەن و ڕۆڵی خۆیان بگەن. باش ئەیکەوایە مامۆستا ڕۆشن ڕەنگە زۆر جار کۆمەلگا یاخود لە هەندێک شوێن بە شێوەیەک لێکدانەوە بۆ وەرگرتنی پۆستێکی باڵا بکەن لەسەر ئاستی خانمان وا لێکدانەوەی بۆ بکرێت کە بڵێن لە ئاستی پیاوان یا بڵێ لە بەهای پیاوان کەم دەکرێتەوە ئەم تێڕوانینە بۆچی؟ بەڵێ ئەوە وەگوتم سەرتا ئاماژەم پێدا ئەمە بۆ خوێندنەوەی ئاستی هۆشیایی تاکان دەور دەبینی و هەمیش ئاستی کۆمەڵگەیە یعنی پێدانی ڕۆڵ بە ژنان لەسەر ئاستی کەمکردنەوەی ڕۆڵی پیاوان نییە بەڵکو ژنانیش مافی خۆیانە چۆن برایان دەتوانن هەموو پۆستە باڵەکانی حکوومەت و حیزب ڕێکخراوەی جەماوەری وەربگرن بە هەمان شێوە ژنانیش دەتوان هەموو ئەو پۆستە باڵایانە وەربگرن و هیچ کامێک لەمان ئەمانە تاوکەری یەکترن کە ئەمانە دوو ڕێگەزی جیاوازن لە نێوان لە ناو کۆمەڵگەدا بوونیان هەیە بەبێ جیاوازی هەردوو ڕێگەز دەتوانن یعنی ومارەسەی لایەنە کارامەیەکانی خۆیان بکەن ببێ ئەوەی هیچ کام لەم ڕێگەزانە کاریگەی لەسەر ئەوتر بکە دەتوان تاوکەری یەکتر بن دەتوان پشتیوان و سەپۆرتی یەکتر بن بەبێ ئەوەی کە کاریگەری نێگەتیڤ یاخود نەرێنی بکەنە سەر یەکتری بە پێچوانەوە ینی تێڕوانی جیاوازترم هەیە لەوەی کە بەڕێز ئاماژ پێدا کاتێک کە ژنان و ینی هاوشانی پیاوان بن لە پێدانی ڕۆڵ بەرپرسیارەتەکان ڕەنگە هەم لە حکوومەت هەم لە حیزبدا سەرکەوتوانەش بتوان ڕۆڵەکانی خۆیان بەرزتە بکەن و بۆ ئەوەی کە یعنی کە ئەم قسەکردنە لە ئەوەیە کاتێککە ڕۆڵ زیاتر بە پیاوان بدرێ لە کاتێکدا ڕۆڵی کەمتر بە ئافرەت بگرێ ئەو کاتە ینی قسەکردنەکە لە ئەوەیە ئایا بۆچی ڕۆڵی کەمتر بە ئافرەت دەدرێ بەراورد بە پیاواندا چونکە هەردووچیان تاوکەری یەکترن هەردووچیان دوو ڕێگەزی سەرچینە لە ناو کۆمەڵگەدا ئەمە یعنی شتێکی سروشتیە سروشت دوای دروست کردووە
بەبێ ینی بوونی دەستی مرۆڤەکان کەوایە مادەم هەردوو ڕەگەز دەنا و کۆمەڵگادا بوونیان هەیە هەردوو ڕەگەز دەتوانن ڕۆڵە بەرپرسیارەکان وەربگرن بەبێ ئەوەی کاریگەری نەرێنی بە پێچوانە و کاریگەری ئەرێنی زیاتر دەکا وە سەرکەوتوتریش دەبن و نیشانەی شارستانی و هەزارێت و پێشکەوتنە لە وڵاتی کاتێکە هەردوو ڕەگەز بتوانن پۆستی باڵا وەرگن. بەڵێ لە بواری نووسیندا مامۆستا ڕۆشن خانمان لەم سنوورەدا تا چەند توانیویانە جێگا دەستیان دیار بێت تا چەند خانمی نووسری سەرکەوتومان هەیە ئایا قەڵەم لە لای ژنان یان پیاوان هیچ جیاوازیەکی هەیە؟ بەڵێ خۆی نووسین وەکو هەموو بابەتەکانی تر شتێکی گشتیە کە هەموو مرۆڤێکی کارامە و لێهاتوو مرۆڤێکی پێگەیشتو و کەسی مەعریفی زانستی دەتوانێت پێنووس هەڵگرێ و پێنووسیش وەگوتم هەموو ئەو بابەتانی ئاماژەمان پێداوا بەسە نەکراوە بە ڕەگەزێک ئەمەش ڕنگدانە ئەوەیە کە شاعیرمان هەیە نووسەرمان هەیە و ڕۆمان نووس و چیرۆگنووس و هەموو ئەوانە مامۆسای زانکۆ ینی لە ئاسی حکوومەت و لە هەموو پێگە جیاوازەکاندا ژنان توانیوێنە ئەمڕۆ لە بەرزتە بکەن و هەم لە بواری نووسینیشدا وەگەوەی کە خوێنەرانی بەڕێ دەتوان ئەو بڕیارە بدەن چەند نووسەری ئافرەت هەیە هێندەش نووسەری بۆ نمونە ژنان هەیە هێندەش پیاوان هەیە کەوایە ژنان لە بوار نووسینیشدا توانیویانە کارامەیەکانی خۆیان بەرزتە بکەن توانیویانە لە بوار نووسینیشدا ڕۆڵ و کارامەکانی خۆیان بتەسپێن و نووسەری زۆر بەتوانا و کەسەی دیار و شاعیریشمان هەیە لە سنوورەیە. بەڵێ مامۆستا ڕۆشن ئەگەر کەمێک بگەڕێنە دواوە بڕۆینەوە بۆ پێش ڕاپەڕین و بچینەوە بۆ سەردەمی شاخ ئایا ڕۆڵی ژنان و بەشداریکردنی ژنان لە شاخدا چۆن بووە لە چه ئاستێکدا بووە بە تایبەت بۆ ئەو سەردەمە بۆ کاتە کە ڕەنگە ژنان نەیانتوانی بێت لەو شوێنانەدا یاخود لە شاخدا کار بکەن یان بمێننەوە؟ بەڵێ ئەگەر باس لە مێژووی ژنان بکەین لە ڕۆڵ و گرنگی پێدانی ژنان بکەین لە لێهاتووی و خەباتی ژنان بکەین بۆ ڕابردوو بگەڕێنەوە بە پێچوانەوە من دەڵێم ڕۆڵی ژنان زۆر کاریگەرتریش بووە بە بەراورد بە ئێستاە ئەو کاتە هەم شانبەشانی هاوسەرەکانیان توانیویانە لە شاخ زۆر ژنی ئەنی پێشمەرگەی بەتوانامان هەبووە و فەرماندەمان هەبووە و هەمیش توانیوێن لە ماڵەوە گرنگی بە خانەوادە و خێزانەکانیان بدەن و هەمیش لە ئاستی جەماوەردا توانیویانە نیشانەی پاراستنی سیما جوان و پێکاتی کۆمەڵایەتی بن کەوایە ئەگەر باس لە ژنان بکەین خەباتی ژنان لە کۆندا زیاتریش بووە بۆی کە بەراورد بە ئێستاە چونکە ژنان هەم لە شاخ ڕۆڵ شانبەشانی برایانمان توانیویانە ڕۆڵی خۆیان ببینن لە چیاکاندا هەمیش لە ناو کۆمەڵگەدا ینی توانیویانە سیما جوانەکانی کۆمەڵگە پارێزن و هەمیش ڕۆڵیان هەبووە لە پەروەردەکردنی مناڵەکانیان و ئەم ڕۆڵی ژنان زۆر بەڕوونی دیارە ئەوەی کە چونکە ڕۆژهاتی ناوەڕاست بەرداوام لە شەڕ و شۆردا بوو و ینی هەرێمی کوردستانیش لەبەرەوەی کە زۆر هۆکارمان هەیە کە وڵاتێکی سەقامگیر نەبووە وڵاتێک سەربەخۆنیە و هەرێمێکە هەمیشە لەلایەن دراوسەکانمانەوە ینی هێرشمان لەسەر بۆ یاخود ینی بەشداریکردنی کورد لە شەڕدا ڕۆڵی کاریگەری هەبووە ئەم ڕۆڵە چۆن باز لە پیاوان دەکرێت بە هەمان شێوە زۆر کەسایەتی شۆڕژگەری ژنمان هەیە لە ناو کای سیاسی و هەم لە شۆڕژدا خەباتی کردووە و شەهیدمان هەیە شەهیدی ژنمان هەیە و بە هەمان شێوەش کاتێک کە ئەم شەهیدانە لە ڕەگەزی بەرامبەر کە ینی پیاوان شەهید بوونە ژنان توانیانە زۆر بەسەر بەرزانە مناڵەکانیان پەروەردە بکەن گەورە بکەن و ینی بەبێ بتوانن کە کاریگەری نەبوونی باوکیان بەسەر نەبێت. بەڵێ بەو پێی کە بەڕێستان خەڵکی ڕانیان و دانیشتوی ڕانیان و هەروەک دیارەکە دەواازەی ڕاپەڕین و دەستپێکی ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکەجا پێم خۆشە بەڕێستان باسێک لە ڕۆڵی ژنان بکەن لە بەشداریکردنیان لە ڕاپەڕین و هاوکاریکردنی پێشمەرگەکان بۆی کە ئەو ڕاپەڕینە سەرکەوتوو بێت چ ڕۆڵێکیان هەبوو کاتە خانمان و ژنان لەو کاتەدا؟ بەڵێ ڕۆڵی ژنان لە هەموو شۆڕشەکاندا کاریگەر بووە و ژنان لە هەموو شۆڕشەکانە ڕۆڵی دیار و کاریگەریان هەبووە ئەگەر باس لە ڕاپەڕین بکەین لە سنووری دای ڕاپەڕین و بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا دەبینین ینی ڕێژەی بەژاریکردنی ژنان لە ڕاپەڕین و لە هەموو شۆڕش و خەباتەکانی تردا کاریگەر بووە و شانبەشانی برایان توانیویانە لەم شۆڕشەدا ڕۆڵێکی زێرمیان هەبێ و ئەم ڕۆڵش لە ناوچەیەدا لە کاتی ڕاپەڕیندا هەم لە پێشتر و هەم لە سەردەمی ڕاپەڕین هەم لە دوای ڕاپەڕنیش ئەو ڕۆڵە وەک چۆن برایانمان پێشنگ بوون بە هەمان شێوە ژنانیش
توانی ویانە لەو شۆڕش و خەباتە بەشدار بن و ڕۆڵی کاریگەریشان هەبوو بێگومان لە سەردەمی ڕاپەڕین هەم لە پێش ڕاپەڕن و هەم لە دوای ڕاپەڕنیش ڕۆڵی ژنان وەگوتم ژنان هەم پێشمەرگە بوونە هەم بە خێوکەری مناڵەکان بوونە هەمیش توانی ویانە سەپۆرت و پشتیوانی هاوسەر و برا و کەسوکاریان بن. ڕۆڵی ژنان لە دوای ڕاپەڕین مامۆستا ڕەوشن و دامەزراندنی یەکەم ڕێکخراوی ژنان لەسەر ئاستی کوردستان بۆ داکۆکیکردن لە مافی ژنان هەروەک دیارە کایکەتی ژنانی کوردستان دامەزرا. ڕۆڵی ژنان لەم نێوەندەدا چ ڕۆڵێکیان هەبوو، چه کاریگەریەکیان هەبوو، چیان کرد بۆی کە بتوانن ئەم ڕێکخراوە دامەزرێن بۆی کە بتوانن داکۆکی لە مافی ژنان بکەن؟ بەڵێ ڕاستی کاریگەری ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی گشتی لەسەر ژنان ینی ڕەنگە وابەستەی بۆ کەسانێک کە بە تایبەت لە ناو ڕێکخراوەکاندا ئیش دەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ینی هەبوونی گرنگی پێدانی ژنان و خانمان لە ڕێکخراو لە کاریباری جەماوەریدا کاریگەری ڕاستەخۆ دەکات لەسەر ئاستی هۆشیاری تاک لەسەر ئاستی داواکردنی مافەڕەوەکانی ئافرەتان وەک هەر تاکێشی تری کۆمەڵگا لەناو کۆمەڵگەدا بەڵام هەبوونی ینی بە شێوەیەکی گشتی بەشداریکردنی کۆر و سیمینار بۆ ژنان ڕۆڵیان هەبووە لەوەی کە هۆشیاری تاک بە شێوەیەکی گشتی وە لە هەمیش لە هۆشیارکردنەوەی خانمان و ژنانماندا بۆیە ئەم ڕێکخراوانە ینی ڕەنگە کاریگەری ئەرێنی و نەرێنیان هەبێت لەسەر ژناندا بەڵام ڕەنگە ئەمەش بۆ ڕێکخراوێک بۆ ڕێکخراوێک تر بگۆڕێت و بە شێوەیەکی گشتی هەبوونی ئەو ڕێکخراوانە ینی نیشانی ئەوەیە کە گرنگی پێدان هەیە لەناو کۆمەڵگایە بە ژنان چۆن ڕێکخراوەکانی ترێ هەر چەندە ینی من خۆم لەگەڵەوەدانیم کە زۆر ئەم جیاکاری هەبێ ڕێکخراوی تایبەت بە ئافرەتان یاخود پیاوان چونکە ئەمانە هەردوو دوو ڕەگەزی جیاوازن بەڵام تاوکەری یەکتر ناو کۆمەڵگەدا زیاتر بە فۆکەسمان لەسەر مرۆڤایەتی بێ کە باوەڕمان بە مرۆڤ بوون هەبوو بە تاک هەبوو ئینجا ئەتوانین وا بکەین کە هەم ژنان هەمیش پیاوان تاوکەری یەکتر دەتوان لەناو یەک بازنەی هاوبەشدا ینی هەموو مافەڕەوەکانی خۆیان بەرزتە بکەن و بشتوان ڕۆڵی خۆیان بە شێوەیەکی دروست لەناو کۆمەڵگادا ببینن. باشە مامۆستا ڕۆشن کاتێک کە سەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەیت دەبینی ژمارەیەکی زۆر لە ژنان تایدا بەشدار و ژمارەیەکی زۆر لە ژنان دەبینی بەڵام کاتێک کە دێتە سەر کایی سیاسی ڕەنگە پاشەکشەیەک لەم نێوەندەدا ببینین. ئایا هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوانێ جارێکی ترەگەڕینەوە بۆ ئاستی وەشیاری تاک لە کۆمەڵگەدا یاخودەوە تا هۆکاری تریشی هەیە هەرچەند لە سەرەتای قسەکانیشدا ئاماژەت بەوەدا کە ژنان لە کای سیاسیدا زۆر باش هاتوونەتە پێشەوە بەڵام ئەگە بەراوردی بکەین بە پیاوان ڕەنگە هاوسەنگ نەبێ. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە جارێک ترەگەڕێنەوە بۆ ئاستی وەشیاری تاک لە کۆمەڵگەدا یاخود نەبوونی متمانەی خانمان بەخۆیانە؟ بەڵێ خۆی وەگوتم ڕۆڵ و پێدانی بەرپرسیاریەکان بە ژنان لە کای سیاسیدا بوونی هەبوو و دەژبێت و ئەمە ڕەنگە بۆ ناوچەیەک بۆ ناوچەیەک تر جیاواز بێت لەسەر ئاستی گشتی خوێندنەوەی گشتی بۆ ڕۆڵپێدانی خانمان و باوەڕبوون بە کارامەیی و تواناکانی ئافرەت بە ژنان بە شێوەیەکی گشتی و هەمیش لەسەر ئاستی ینی لایەنێک بۆ لایەنێکتر جیاوازە وە گوتم لەسەرتای بابەتەکە ئاماژەم پێدا کێکی نیشتیمانی کوردستان هەم لە حکوومەت هەم لە حیزبدا ڕۆڵی زۆر کاریگەری بە ژنانداوە کەوایە نیشانەی باوەڕ پێبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆشبەختانە بە کارامەیەکانی ژنان و هەمیش ئەم ڕۆڵەوە گوتم یعنی ڕەنگە لایەنێک بۆ لایەنێکتر جیاواز بێ ڕەنگە لایەنێکی سیاسی ڕۆڵی کاریگەرتری داوێ بە ژنان لەوەی لایەنێکتر و لە ناوچەیەک نیشانەی باوەڕبوونی ئاستی گشتی کۆمەڵگا بە ژنان زیاتر لەو ناوچەیەکتر ئەمە هۆکارەکە بۆ دەگەێتەوە هۆکاری تریش ئەوەیە کە ژنان وەگوتم خۆیان ینی سەرەتا ئەبێ خۆی باوەڕی بەوە هەبێ کە دەتوانێت کە مافێکی سروشتی خۆیەتی لە کای سیاسیە حکومڕانیە لە ناو کۆمەڵگەیە لە ڕێکخراوەکاندا ڕۆڵی هەبێ وجودی هەبێ یعنی تاوەکو ئاستی هۆشیاری ژنانمان لە ئاستی باڵاتر بێ باشتر بێ چاکتر بێ و خوێندنەوەیان زیاتر بێ بابەتەکان وە لە ئاستی یای گشتیدا زیاتر بێ دەتوانن ئەو ڕۆڵان زیاتر وەربگرن و بێگومان بە پشتیوانی تاکانی تر بە پشتیوان لیانەکان و بە پشتیوانی کۆمەڵگەش وەگوتم ئەو ڕۆڵ پێدانەکە ئەگەر بەراورد بکە لایەنێک بۆ لایەنێکتر جیاوازە
بەڵام ئێمە باز لە لایەنێکی خۆمان دەکەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمیش لەو سنوورەیە و بە شێوەیەکی گشتی ڕۆڵی کاریگەریان پێدراوە و لە حکوومەتدا لە ئاستی باڵایە ڕۆڵ باژناندراوە کەوایەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ بۆ وەتوانیوێتی ئەو بوارە فراهەم بووکە کە لایەنەکانی تریش چاولەوە بکەن کە ڕۆڵی کاریگەر بە ژنان بدەن و هەمیش باوەڕیان هەبێ بە کارامەیەکانی ژنان لە حکومڕانیدا و ئێستاش ینی خوێندنەوەی تا گۆڕاوە بۆ کارامەیەکانی ژنان و ینی کۆمەڵگا پێی ئاساییە کە ژنان لە هەر پۆستێکی باڵادا بن کە وەک مافێکی سروشتی تاک دەیبینین بەدەر لەوەی کە بڵێ ڕێگەزێکی جیاواز وەکو مافێکی سروشتی تاکە کە بتوانێت هەر بەرپرسیارەتێک وەربگرێ شانبەشانی برایانیان لە حکوومەت و لە ڕێکخراوەکان و لە ئاستی جەماوەری هەر لە درێژە پێدەری قسەکان تا پێم خۆشە ئاماژەیەکیش بۆ بێ کە ڕۆڵی ژنان لە نێو پەرلەماندا چ ڕۆڵێکیان هەبوو ئەڵبەت ژمارەی زۆر لە ژنان لە نێو پەرلەماندان سەرۆکی پەرلەمانی شەرخانمە و دکتۆرە ڕێواز ئێوە چ تێڕوانینێکتان هەیە بۆ بەشداریکردنی ژنان لە نێو پەرلەماندا تا چەند جێگا دەستیان دیار بووە؟ بەڵێ خۆی هەبوونی پەرلەمانتاری ژن و ڕێژەکەیان ساڵ بە ساڵ لە زیاد بوونە و هەم ئەوی ئاماژەت پێدا سەرۆکی پەرلەمان خۆشبەختانە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خاتونێکی ڕێزداری ئەم ناوچەیە و هەمیش ژنان لەسەر ئاستی ینی پەرلەماندا توانیە ڕوڵێکی کاریگەر بینی و پەرلەمانتاری سەرکەوتومان هەیە کە ژنە و ڕێژەیان ساڵ بە ساڵ لە زیاد بوونە و ئەم هەبوونی ینی ڕێژەی ژن لە ئاستی زۆردا لە ناو پەرلەماندا نیشانەی ینی دڵخۆشکەرە بۆ کۆمەڵگا و نیشانەی ئەوەیە کە کۆمەڵگا ینی ساڵ بە ساڵ گۆڕانکاری هەیە لە خوێندنەوەی بۆ توانایەکانی کارامەیەکانی ئافرەت بۆی کە بتوانێت ژنان لە ناو پەرلەماندا ینی بتوانن هەموو کارامەیەکانی کە لە ناو تکایەکانی تردا هەیەیان بۆ ڕۆڵیان بینیوە بتوان ناو پەرلەماندا ڕۆڵی خۆیان بەرزتە بکەن و ئەم ڕۆڵەش بەڕۆنی دیارە کە ڕێژەی ژنان ساڵ بە ساڵ لە زیاد بوونە و ژمارەی ژن لە ناو پەرلەماندا لە زیاد بوونە و ڕۆڵی کاریگەریشان هەبوو توانیویانە زۆر بەسەرکەوتوانە ژمارەیەکی زۆر لە ژنان بتوان لە ناو پەرلەماندا پەرلەمانتاری سەرکەوتوو ژن بن لە ناو پەرلەماندا کە ئەمە جێگەی دڵخۆشیە ڕەنگە لەسەر ئاستی تاک جیاواز بێ ڕەنگە لایەنێک بۆ لایەنێک جیاواز بێ ڕەنگە خۆشیان ینی لەسەر ئاستی ژنەکان ڕەنگە پەرلەمانتارێکی ژن لە پەرلەمانتارێک تر ینی سەرکەوتوتر بێ جیاواز بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ینی لە هەموو لایەنەکان توانیویانە ئەو ڕۆڵە زیاتر بە ژنان بدرێن ساڵ بە ساڵ توانیویانە ئەو ڕێژە لە زیاد بوون بووە و ڕۆڵی کاریگەریشان هەبووە ناو کۆمەڵگا کە کۆمەڵگا ینی ئەمە نیشانەی سیمای شارستانی و مۆدێرنە ناو کۆمەڵگەدا کە ناو پەرلەمانیش توانیویانە ژنان ڕۆڵی باشیان هەبێ کاریگەریان هەبێ و هەبوونی ژن لە ناو پەرلەماندا خۆی نیشانەی شارستانی بوونی ئەو کۆمەڵگە دەردەخات کە شانبەشانی پیاوان توانیوانە لە ناو پەرلەمانیشدا وجودی خۆیان بسەلمێن. مامۆستا ڕەوشەن پار ساڵ کە دیداری یەکێتی ئەنجام درا کە ئەوە بۆ خۆی لە چواردە لیژنەدا دەبینیەوەی کە لە لیژنەکان تایبەت بوو بە کاروباری ژنان و داواکاری و مافەکانی ژنانیان پێشکەش دەکرد. جا پێم خۆشە باسێکیش لەوە بکەین نازان بەڕێستان تا چەند بەشداری دیدارەکە بوون و لەگەڵ ئەوەشدا ڕۆڵی ژنان لە نێو لیژنەکانی دیداری یەکێتیدا چی بوو، چ داواکاریەکیان هەبوو، چ ڕاپرسیەکیان هەبوو لەو کاتەدا و لە دوای دیدارەکە ڕاپرسیەکە جێبەجێکرا. بەڵێ خۆی ئەوە گوتم یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕێگە خۆشکەر بووە بۆ ژنان بە شێوەیەکی گشتی ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوەیە کە دێژە پێدەری ڕێبازی مامین و ڕابەر و سەرۆکمان هەواڵ مامجلال ڕەحمەتی کە هەم لە ڕۆژهاتی ناوەڕاستدا یەک بە لەو کەسانی کە ینی پشتیوان و سەپۆرتێکی کاریگەر بوو بۆ ژنان ئەم خوێندنەوەیەکی گشتی کۆمەلگای کوردی بۆ ژنان کە لە ئاستی پێشکەوتندایە بەراورد بە ساڵانی پێشووتر هۆکارەکەی ئەوەی هەبوونی ئەو کاریزمایە بووە و دوای نەمانی ئەو مامی ڕەحمەتی وەکەم کاریزمایە ئەم خەبات و خوێندنەوە و ئایدیایانە بۆ کاروباری ژنان و بۆ کارپێدان و ڕۆڵپێدانی ژنان لە کای حکومی و لە عیسبیدا ئەمە درێژەی هەبووە دەژبێ و ئەمە بەڕوونی دیارە کە وەگوتم دێژە پێدەری ڕێبازی مامن و توانیوانە ئەم ڕۆڵات زیاتر بە ژنان بدەن و ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە لە زیادبووندایە و هەمیش لە دیداردا هەم لە پێش دیدار هەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بخوێنیتەوە کە
دەبینی ڕۆڵی زۆر بەدەستە و کاریگەر داوە بە ژناندا و ئەم ڕێژەیە ساڵ بە ساڵ لە زیادبووندا چونکە باوەڕی بە ئەوەیە کە باوەڕی بەکارکردنی ژنان هەیە شان بەشانی بە پیاوان هەم لە حکوومەت هەم لە حیزبیشدا و ئەمەش لە دوای دیدارەکەش بێگومان ڕێژەی بەشداریکردنی ژنان زیاتر کراوە و زیاتر دەکرێت و داواش کراوە کە لە هەموو مەڵبەندەکان و کۆمیتەکان ڕۆڵی کاریگەریان پێ بدرێ و بەشێک لە سەرۆک بەشەکان ژنن و بەشێکی داواش کراوە کە ئەم ڕێژەیە ساڵ بە ساڵ زیاتر بکرێت لە ناو کایی لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. بەڵێ یەکێک لە دەستکەوتەکانی دیداری یەکێتی بۆ خانمان ئەوە بوو کە سەرۆک باوڵ لە دوای ئەنجامدانی دیداری یەکێتیدا ڕاستپاردەیەکی ڕاگەیان کە ئەوە بۆ ئەگەر هەر کەسێک هەر نێرینەیەک لە ئاستی حیزبی و سیاسی لە هەر پلۆپۆستێکدا بێت توندوتیژیەک بەرامبەر بە خانمان بەرامبەر بە ژنان ئەنجام بدات ئەوە لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت. باشە مامۆستا ڕەوشن کەواتە ژنان چاوەڕێی چیتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن دەیانەوێت چیتریان بۆ بکرێت؟ بەڵێ وەگوتم یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پشتیوان و هاوکاری ژنان بووە ئەمە نیشانی دڵخۆشکەریە بۆ ژنان بەڵام بێگومان چاوەڕێکان زیاترن و زیاتریش دەبن بەپێی ساڵ بە ساڵ و چاویان لەوەیە کە زیاتر گرنگیان پێ بدرێت زیاتر ڕۆڵیان پێ بدرێت و ڕێژەکە ساڵ بە ساڵ زیاتر بکرێت بۆی کە بتوانن ڕۆڵی کاریگەرتریش ببینن لەناو کۆمەڵگەدا بۆی بتوانن ڕێگەیان زیاتر بۆ خۆش بکرێت بۆی کە لایەنەکانی ترستا و یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆی کە لەناو حکوومەتدا و لە حیزبیشدا ڕۆڵی زیاتریان پێ بدرێت و ژنانیش مافێکی سروشتی و ڕەوای خۆیانێک کە شانبەشانی پیاوان ناو حکوومەتدا هەم لە حیزبدا ممارەسەی کارامەیەکانی خۆیان بکەن و ئەم چاوەڕوانەی ژنان لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستێکی باڵادایە چونکە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخەم خۆری خۆیان دەزانن وەکوتم مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بخوێنیەوە دەبینی یەک لەلایەنە هەرە سەرەکیەکان کە توانیوێتی ڕۆڵی کاریگەر بە ژنان بدا پشتیوانیان بێ سەپۆرتیان بکە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کەوایە چاوەڕوانیەکان لە بەردەوامیدایە و لە ئاستی زیاتریشدایە و چاویان لەوەیە لە هەم لە ڕۆڵەکان هەم لە ڕۆڵە بەرپرسیارەتەکان هەم لەوەی کە مافە سروشتەکانی ناو کۆمەڵگەدا زیاتر بکرێ و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕۆڵەی زیاد کرد بەپێی ساڵ و هەمیش لە دوای دیدارەکەدا کە داوا کراوە ڕێژەی ژنا لەناو کای حیزبیدا زیاتر بکرێت لە هەموو ئۆرگان و حیزبی و حکومیەکان و هەم لە ئاستی ڕێکخراویەکاندا ئەم داوا کراوە ئەم ڕێژەیە زیاتریش بکرێت یعنی کەوایە کاریگەریەکان زیاتریش دەبێت بەڵام وەگوتم چاوەڕوانیەکان زیاتریشە و چونکە ژنان یەکێتی نیشتیمانی کوردستان بەخەم خۆری خۆیان دەزان و چاویشان لەوەیەکە بەپێی بەرەو پێشچوونی سەردەم ڕۆڵەکانی زیاتر بکرێت. باشە مامۆستا ڕەوشن لە ڕووی سەربازی و بەشداریکردنی ژنان لە بواری چەکداریدا لە سنووری داری پارێزگای سلێمانیدا چۆن دەبینی خانمان تا چەند بەشدارن لە بواری چەکداری و لە سێکتەری سەربازیدا؟ بەڵێ وەگوتم لە هەموو کایەکاندا یعنی بواریان پێدراوە کەوایە کە بوار بە ژناندرا ژنان دەتوانن لە هەموو کایەکان بێت جیاوازی هەم لە سیاسی هەم لە سەربازی هەموو لایەنەکان بتوان ڕۆڵی خۆیان ببینن ئەگەر باز لە لایەنی سەربازیش بکەین دەبین ئەمڕۆ ینی بەڕوونی دیارە ئەو چونکە ینی لە هەموو ئاستا باڵەکانی سەربازیشدا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بواری بە ژناندا و ژنان توانیویانە هەموو پلە جیاوازەکان ببڕن لەناو سەربازیشدا وەگوتم یعنی لە خەباتدا لە مێژووی ژناندا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەری داوە بە ژنان وەگوتم ژنان ڕۆڵیان هەبووە لە شۆڕش و لە خەباتەکان وە ژمارەی ئەگە سەیری ژمارەی شەهیدەکان دەبینی بەشێک لەو شەهیدانە لە فەرماندەکان ژن بوونە کەوایە ئەمە نیشانەی پێدانی ڕۆڵ و کاریگەریە بە ژنان و هەمیش باوەڕبوونی بە توانەکانی ژنانە لە هەموو کایە جیاوازەکاندا بەتایبەت لە کای سەربازیشدا. بەڵێ کەواتە ئەو بۆچوونە هەڵەیە مامۆستا ڕەوشن کە دەڵێن خانمان لە کاروباری ناوماڵ و لە پەروەردەکردنی منداڵە باشترن سەرکەوتوترن لە ماڵەوە بمێنەوە ئەوە تا هەروەکو لە سەرەتای بەرنامەکەوە تا ئێستا ماژەت پێدا کە ژنان دەتوانن لە تەواوی کایەکانی ژیاندا جێگا دەستیان هەبێت و ڕۆڵیان هەبێت. بەڵێ خۆی وەک ئاماژەم پێداکە هیچ ڕۆڵێک وەربەرپرسیارەتیەک وابەستە نەکراوە بە ڕێگەزێکی دیاریکراوی ناو کۆمەڵگەدا بۆی کە ئەم ڕۆڵە ئەم بەرپرسیارەتیە تەنها وابەستە کراوی بە ڕێگەزی نێر واتە بە پیاوان
بەڵکو بە شێوەیەکی گشتی هەموو ینی ڕەگەز جیاوازەکان و هەردوو ڕەگەز و هەموو بەرڕۆڵ و بەرپرسیارەکان ئاساییە ئەگەر بە هەردوو ڕەگەز بدرێ و هەمیش وەگوتم ینی بەشێک لە ئەگەر مێژوو بخوێنەوە بەشێک لەو ڕۆڵ و بەرپرسیارنیە کاتێک کە بە ژنێک درابێ بە خاتونێک درابێ بە خانمێک درابێ ڕەنگە ئەو کاریگەریەی زیاتر بۆ لە بەراورد بۆی کە بە پیاوێک دراوە چونکە وەگوتم ینی ژنان لە کاروباردا لە ئیشکردندا وردبینترن و دڵسۆز و کاریگەربوونە توانیویانە زۆر بەسەرکەوتوانە ئەو ڕۆڵانە بەدەستە بکەن کەوایە ینی ڕۆڵپێدان بە ژنان لە هەموو لایەنە جیاوازەکاندا لە هەموو کایە جیاوازەکاندا مافێکی سروشتی ژنانە بەبێ ئەوەی کە لە ڕۆڵی برایان یاخود پیاوان کەم بکەینەوە ینی مافێکی سروشتی تاکە بەبێ جیاوازی ڕەگەز کە بتوانن هەموو ڕۆڵ بەرپرسیارەکان لەو کۆمەلگادا وەربگرن و وەریشیان گرتووە ژنان سەرکەوتوش بوونە لەو ڕۆڵ بەرپرسیارەکاندا. بەڵێ دەستەکانە خۆش بێ مامۆستا ڕۆشن گەشتینە کۆتایی بەرنامەکە هیچ سەرنجێ پێشنیارێت تێبینیەک دواپەیامی خۆت لەسەر بابەتەکە ئەگەر هەت بێ بفەرمووی. دەست خۆش بۆ بەڕێستان بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە و ئەمەش نیشانەی ئاستی هۆشیاری کەناڵی گەلی کوردستانەوە بەڕێستانە بۆ گرنگیتان بە ڕۆڵ و پێگە و بە ڕۆڵ بەرپرسیارەتی ژنان دەست خۆشتان دەکەم هیوای سەرکەوتنان بۆ دەخوازم و هیواداریشم هەموو لایەنەکان بێت جیاوازی لە ڕۆڵ گرنگیدان و پێدانی ڕۆڵ بەرپرسیارەتەکان بە ژنان لە ساڵ بە ساڵ لە زیاد بوون بێ هیوادارم هەموو لایەنە جیاوازەکان لەو بابەتەیە کۆک بن هاوکار بن لەوەی کە ژنان بتوان ساڵ بە ساڵ ڕۆڵ بەرپرسیارەکان زیاتر بن و بتوانن زۆر بەسەر بەرزانداوی مافەڕەوەکانی خۆیان بکەن و پشتیوانیان بن هاوکاریان بن بۆی بتوانن لەو ڕۆڵە سەرکەوتن وەگوتم ڕۆڵ بەرپرسیارەکان بە ژنان دەدرێ و ژنان داوایان کرد و داواش دەکەن بەڵام ئەگەر کۆمەلگە چاوی کۆمەلگا کەم نەکرێتەوە ڕۆڵەکان و سەپۆرتەکان زیاتر نەبن ژنان ناتوان لەو ڕۆڵ بەرپرسیارەتاندا سەرکەوت بن کەوایە داوا لە لایەنە سیاسەکانەکە بێ جیاوازی لە ڕۆڵ و بەرپرسیارەکان بە ژنان هاوکار بن و پشتیوانی ژنان بن و هەمیش چاوی کۆمەلگا و ئەمە ئەبێ بۆ کاریگەریمان هەبێ لە پێدانی کۆڕ و سیمینار و دیبەیت سازان بۆ ژنان بۆی کە بتوانن داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن و بە مافێکی سروشتی خۆیان بزانن کە ژنانیش مافی سروشتی خۆیانە بەبێ جیاوازیکردنی ڕەگەز کە شامەشانی پیاوان و بریان بتوانن لە هەموو کایە جیاوازەکانی حیزبی حکومی و هەم لە ڕێکخراوەی جەماوەتدا ڕۆڵیان هەبێ بۆ ڕۆڵیان پێ بدرێ و بتوانن سەرکەوتوانە بۆی کە بتوانن ڕۆڵیان هەبێ لە بەرەو پێشبردننی کۆمەلگا لەلایەنی بەرەو پێشبردننی ئاستی هۆشیاری و مەحریفی زانستی کۆمەلگە و تاکاندا کە وەگوتم نیشانەی شارستانی و پێشکەوتنی ئەو گەلەیە کاتێککە ڕۆڵی زیاتر بە ژنان بدرێ کە بەبێ جیاوازی هەردوو ڕەگەز بتوان ڕۆڵی خۆیان بەرزە بکەن ناو کایەکانی حکومڕانی و حیزبی و ڕێکخراوی جەماوەتدا. لەم قسانەتە مامۆستا ڕۆشن پرسیارێکی ترم بۆ دروست بوو ئەویشەوەیە کە کەواتە ژنان دەیانەوێت بۆ خۆیان بەشداری بکەن لە سەرجەم لە کایەکاندا نەک ئەوەی کە بەشداریان پێ بکرێت دروستە؟ بەڵێ بێگومان وەگوتم ئەم خواستە خواستێکی سروشتی تاکە بەبێ جیاواز سیرکردنی ڕەگەز یەک دوو ئەمە خواستێکی ژنانە کە دەیانەوێت بێگومان ئەمە خواستێکی خۆڕوسکی ژنانە کە دەیانەوێت شانبەشانی پیاوان ڕۆڵ و بەرپرسیارەتەکان هەبێ ناو کۆمەڵگەدا و پێیان بدرێ بێ ئەوەی کە وەگوتم ینی داوایان بۆ بکرێ یاخود پێیان بدرێ ینی ژنان خۆیان داوا ئەوەکەن بەڵام چاویان لەوەیە کە ینی لە ئاستی گشتیە لە ئاستی حکومەتدا لە ئاستی حیزبدا لە ئاستی ڕێکخراوەی جەماوەتدا پشتیوانیان بکەن و کۆمەلگاش پشتیوانیەکە بۆ ژنان لە ئاستی باڵاتر بێ و هەوڵ بدەین ساڵ بە ساڵ ئەو توندیژی و نەنگیانێ بەرامبەر ژنان دەکرێت کەم بکرێتەوە و ینی کاریگەریمان هەبێ لە سازدانی کۆڕ و دیبەیت و سیمینار و وەرکشۆپ بۆ هۆشیارکردنەوەی تاک بە شێوەیەکی گشتی و ژنان و هەم لایەنەکانی تر وەگوتم ینی ئەمە وابەستە نییە تەنها بە خودی ئافرەت خۆی بەڵکو ینی وابەستەیە بە هەردوو ڕەگەزی نییە ڕەگەزی مێ کەوایە ئەبێ ئاسی هۆشیاری گشتیمان بەرز بێ بۆی کە بتوانین ئەم ئاسی ڕۆڵ و بەرپرسیارەتەکان بە ژنان زیاد بکەین. دەستەکانە خۆشمەوە مۆستا ڕۆشن زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ تەواوی قسەکانت بۆ هیوایی کە
تەواوی کۆمەلگا و تاکی کۆمەلگای گوێبیستی قسەکانی بەڕێز و بێتن و بە تایبەت خانمان کە هێندە متمانیان بە خۆیان بێ بتوانن بەشدار بن لەسەر جەملە کایەکانی ژیاندا. زۆر سپاس بۆ مامۆستا ڕۆشن ڕەسوول کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. زۆر سپاس بۆ بەشداریکردنێت. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش بۆ گشت لایەک تا خواتان لەگەڵ.